بەبوونەی ڕۆژی ئاڵای پیرۆزی کوردستان و بەرزڕاگررتنی ئەم یادە وەکو ئەفسەرێکی هێزەکانی ناوخۆ پۆلیس هەڵسان بە جێگانی ئەرکێک کە وەکو ئەرکی سەرشانی خۆم وەکو برا پێشمەرگەکان کە ئێمەش لە خەباتین لە پێناو پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان لە ناوشاری شارەکانی هەرێمی کوردستان بە پێویستم زانی کە بۆ ئەم یادە بە تابلۆیەک تعبیر لە خەبات و تێکۆشان و قوربانی هێزی پێشمەرگە و خەڵکی کوردستان بکەم کە ئەم تابلۆیش خۆی دەگرێت لە چەندین فیشەک کە ژماری ئەو فیشەکانە کە هەمووی لە بەرەکانی جەنگ هێزی پێشمەرگە تەقاندوێتی و بە هەمان شێوە هێزی پێشمەرگەی کوردستان بەو فیشەکانە خەبات و قوربانیاندا بۆ ئەوەی بست بە بستی خاچی کوردستان ئازاد بکەن. ئەم تابلۆیە پێکاتووە لە 1500 فیشەک بەسەرەوە. ئەم فیشەکانە ژمارەی شەهیدەکانی شەڕی داعشی ئەم جارە لە خۆ دەگرێت بە تەخمین دامانناوە هەرچەندە شەهیدمان لەو زیاتریش هەبووە، بەڵام ئەلێرە ئەم تابلۆی تعبیر لە خەباتی هێزی پێشمەرگەی کوردستان دەکات. لای سەرەوە ئەمە بەشی سەرەوەی کوردستان و بەشی ئاڵاکی کوردستانە کە ئەم ئاڵایە لە ڕەنجی سوور پێکاتووە، بەشی ناوەڕاستی لە ڕەنجی سپی پێکاتووە، بەشی خوارەوەشی ڕەنجی سەوزەکەی ئاڵای کوردستانە. بە هەمان شێوە هاتووم لێرە ڕۆژەکەی کوردستان هەر 21 تیشکەکەی بە 21 فیشەک نەخشاندوو من کە ئەو 21 فیشەکە هەمویان تەقێنراون لە بەرەکانی جەنگ. بۆیە ئەم تابلۆیە تعبیرێکی تەواو دەگەێنێت بە خەباتی گەلی کورد بە هێزی پێشمەرگەی کوردستان کە توانیان بە هۆی تفەنگ و خەباتی خۆیان بە فیشەک سنووری کوردستان دیاری بکەن و هەروەها ئاڵای کوردستان لەسەر خاچی کوردستان بنەخشێن و بیچەقێنن.